ڕۆژی هەینی ڕۆژێکی تەواو جیاوازە بۆ فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی سەرەڕای ئەوەی کە پشووە بەڵام هەموو کارمەندانی بەشی ژمێریاری بۆ ئامادەکردنی لیستی موچەی تەواو و بێپاشەکەوتی بەڕێوەبەرایەتیەکەیان هاتوونەتەوە چونکە بڕیارە حکوومەتی عێراق لە دوای وربینی لە تۆمارەکان موچەیان بۆ بنێرێت بەشێک لە فەرمانبەرەکانیش دەڵێن هەرچۆن بۆ بەدەزێنانی مافەکانیان لە ڕابردوودا مانگرتن و خۆپشاندانیان ئەنجام داوە ئاواژ لە کاتی پشوودا دەگەڕێنەوە بۆ دەوام تا مافی فەرمانبەرانی هاوڕێیان دەستەبەر بکەن. ئێمە لە دوای سعات 12 ئاگاداران کردنتون لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و کەسە جەم بەڕێوەبەرایەتەکان یە مشکلەیەکێکن لە بەڕێوەبەرایەتەکانی وەزارەتی تەندروستی وەکو بەڕێوەبەراتی تەندروستی گشتی سلێمانی ئامادەکردنی قایمی مانگی 12 2007 ئامادە بکەین بۆ ئەوی بە شێوەیەکی وتبینی داوای تێدا بکەین و قایمەکان ئامادە بکەین ئەو هەچی حاڵەتی موچە و هەچی حاڵەتی مۆڵەت و هەچی حاڵەتی غایبات و ئەوانەی تێدا لە لیستەکەدا دەریکەین بۆ ئێمە خەریکی ئامادەکردنی لیستەکەین و لە هەموو هەوڵ و توانای خۆشمان دەدەین بۆ بە زووترین کات لە کاتی خۆیان ئامادە بکەین. سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاندووە وردبینی لە تۆماری فەرمانبەرانی وەزارەتی تەندروستی و پەروەدەی هەرێم دەکات و موچەیان بۆ دەنێرێت بەڵام دیار نییە کە وەزارەتەکانی دیکەی حکوومەتی هەرێم کەی ئەو بڕیاری عەبادی دەیانگرێتەوە. هاوکات بەڕێوەبەراتی گشتی تەندروستی و بەرپرسی سندیکای کارمەندانی کارگەڕی تەندروستی سلێمانیش پێشوازی لە بڕیارەکەی حەیدەر عەبادی دەکەن. ئێمە پێشوازی لە بڕیاراکەین لەبەرەوەی ناوەندی تەندروستی ناوەندێکی حەساسە لە ڕابردووش هەبە مێبووچێ و بێپارەیە تا ئەم دەقێ نەمان هێشتووە ئەم ناوەندە پەچی بکەوێت و خزمەتگەزاریەکان بۆستێ ئەگە بڕیاری چواشە بێت لەلایەن حکوومەتی عێراقیەوە هەڵبەت ئێمە پێشوازی لێکەین و ئەتوانین بڵین کاری زیاتر و باشتر ئەنجامەدەین لە ناوەندی تەندروستیە. بەپێی تۆماری ئێستای بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی 16,000 موچەخۆری هەیە کە دابەش بوون بەسەر بەشە پزیشکی و کارگەڕیەکاندا بەهۆی پێنەدانی موچە لەلایەن حکوومەتی هەرێمەوە کارمەندانی تەندروستی دووچاری سەختترین گوزەران بوونەتەوە لە ئێستاشدا سەرەڕای بێهیوابوونیان لە حکوومەتی هەرێم هیوایان بە باڵای ئەم بڕیارەی حەیدەر عەبادیدا هەڵچنیوە تا موچەی ماگانەیان بێ پاشەکەوت پێ بدات. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.